بەڵێ خۆشەویستان ئەچینە لای هەواڵێکی دیکەمان بەجیا لەوەی کە ئێمە هونەرمەندی زۆر بەناو بانکمانێ و کەسایەتی زۆر ناودارمان هەیە و نووسەر و ڕۆمانووسی زۆر بەتواناشمان هەیە کە یەکێک لەوانە نووسەری گەورەی کورد و هەروە ڕۆمانووسی بەتوانە بەختیار عەلیە لەوەی کە بە ڕۆمانە جوانەکانی هەمیشە خوێنەران شاد ئەکاتەوە. منۆک و خۆمێکێکم لەو کەسانەی کە زۆر سەرسامی ڕۆمانەکانیم و لەگەڵۆژە کە کۆتا ڕۆمانی بە نێوی نەفرەتی نێوبەهاران بوو کە من زۆر چێژم لە خوێندنەوەی بینی ڕۆمانێکە کاتێک کە ئەی خوێنیتەوە هەستەکەی کە ئەو بە جۆرێک باسی کردو بەڵام بەڕاستی لەگەڵ واقعی ئێستەی ژیانی ئێمەدا ئەگونجێت. جا ئەم نووسەرە بەناوبانگانەی ئێمە بەجیا لەوەی کە ئێمە لە نێو خۆمانە نێو هەرێمی کوردستان زۆر سەرسامین بە نووسینەکانیان بەڵام ئەم نووسەرانە لە وڵاتانی جیهانیش نووسەرانی جیهانیش سەرسامن بە نووسینەکانیان هەر بۆیە نووسەری گەورەی کورد بەختیار عەلی لە وڵاتی ئەڵمانیا 2 کۆر پێشکەش دەکات. لە ناوچەی شپاردسڤالد لە چالاکیەکانی 28مین فستیڤاڵی ئەدەبی هاوساخدا لە ڕۆژانی 20-21 مانگ نووسەر بەختیار عەلی 2 کۆڕی پێشکەش کرد بۆ قسەکردن لەسەر ئەدەبیاتی کوردی و تێکستەکانی خۆی. هەردوو کۆڕەکە نووسەری گەورەی جیهانی ئیلیاف ترۆیانۆف بەڕێوەی بردو. سەرەتا خۆزیە ئۆلیفەری شاعیری ناسراوی ئەڵمان و سەرۆکی پێشووی یەکێتی نووسەرانی ئەڵمان و بەڕێوەبەری فستیڤاڵی هاوزاخ بەخێرهاتنی نووسەری کرد. دواتریش ئیلیاف ترۆیانۆف لە ناساندنی نووسەردا گوتی ئاشنابوون بە ئەدەبیاتی بەختیار بۆ من وەک تەقینەوەیەکی گەورە بوو. جەختیشی لەوە کردەوە کە ئەو هیچ نووسەرێکی تر ناناسێت وەک بەختیار بتوانێت ئەفسانە و واقع بەیەکەوە گرێبدات. پاشان نووسەر خۆی تێکستە ئەڵمانیەکانی خوێندەوە و لەگەڵ ترۆیانۆفدا لەسەر ڕۆمانی کۆشکی باڵندە غەمگینەکان گفتوگۆیان کرد. شایانی باسە ژمارەیەکی زۆر لە عاشقانی ئەدەبیات ئامادەی کۆڕەکان بوون و نووسەر لە دواییدا ژمارەیەکی زۆر کتێبی بۆ ئامادەبووان واژۆ کرد.